إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. خۆشەویستانم، ئاینی پیرۆزی ئیسلام زۆر کات نەکسەی زۆر گەورە بەسەر موسڵمانان هاتووە و ڕەب العالەمینیش زانا و پیاوە گەورەکانی ئەم ئومەتەی ناردووە کە نوری خواناسی لە هیچ زەمانێکە نەکوژێتەوە و هەموو کات لە برەوا بێ. ئیمامی ئەبوو حەنیفە ئەفەرمێ ئەگەر هات و خەڵک دڵی نەجوڵا بە باسکردنی قورئان و سونەت بە وەعزی جەهەنەم، ئەفەرمێ فەوەعظوهم بذکر الرجال، باسی پیاوە گەورەکان بکەن بۆ ئەوەی هەمومان پێکەوە وەعز وەرگرین و ئیرشاد وەرگرین. یەکێک لە زانە زۆر گەورەکانی میلەتی کورد کە توانیوێتی لە چەرخێک لە چەرخەکانە نوری ئیمان ڕزگارکە، توانیوێتی لە چەرخێک لە چەرخەکان و لە کاتی ڕوخانی خلافەتی ئیسلامیە ئەو پەیامەکەی ڕەب العالەمین و قورئان بەرز کاتەوە جارێکتر لەسەر زەویە، بریتە لە زانای پایەبەرز ماوەسا سەعیدی نورسی. دیارە لە هەندێ ئیعلامی کوردی و لە هەندێ جێگەیە ئەوترێ ماوەسا سەعیدی نەورەسی، ئەوە غەڵەتە. ماوەسا سەعیدی نورسی کە خەڵکی گوندی نورسە لە ساڵی 1876 میلادی لەدایک بووە زاینی، و لە ساڵی 1960 زاینی وەفاتی کردو و کۆچی کردو. 84 ساڵی عمری لە خزمەتی خواناسی و دینداریە بەسەر بردووە. زۆر گرنگە ئینسان بزانێت چۆن مناڵەکەی پەروەردە ئەکە. ماوەسا سەعیدی نورسی هەر لە مناڵیە لە 14 ساڵیە ئیجازەی مەلایەتی وەرەگرێت. 90 کتێبی زۆر گەورە لە کتێبە قورسەکانی مەلایەتی لەبەر ئەکا کە زۆر بچووکە نزیکی 7 ساڵە عمری هەموو قورئانی پیرۆز لەبەر ئەکا. ئەم کەسە هەڵکەوتەیە کە دواتر ناوبانگی بە بەدیع الزەمان هەڵکەوتەی زەمانە دەرکرد، ئەم پیاوە عەزیمە کە هاوشانەکانی تەفەوقی کرد بەسەریانە، ناوبانگی دەرکرد لە ناو ئومەتە، ئەبێ بزانی لە چه پەروەردەیەکەوە هاتووە ئەم کەسە. قسەیەکی مەشهور هەیە کە مامۆساکانی سەریان لە زیرەکی ئەم مناڵە سوڕەبێن، ئەڵێن با بزانین نهێنی پشتی زیرەکی ئەم مناڵە چییە؟ کە ئەڕۆن دایکی ئەبینن کە ناوی نوریەخانە، پرسیاری لێ ئەکەن، ئەڵێ وەڵڵاهی هیچ کاتێک نەبووە ئیلا بە پاکی بە دەستنوێژ و بە پاکیەوە شیرم داوەتە ئەم مناڵم. کە باوکی ئەبینن سیرەکەن ئەو ماگایانەی کە هەیەی و ئەیهێنێتەوە، دەمی هەمویانی بەستووە، سەریان سوڕەمێنێ، ئەم ماگایانە بۆ دەمت بەستوون. ئەڵێ لە ڕێگەیە هەتاوەکو ئەیان بەم و ئەیان هێنمەوە، لە ڕێگەیە دەغڵودانی خەڵک هەیە، نامەوێت ماگاکانم شتێکی حرام بخۆن و شیرەکەیان حرام بێ و دەرخوادی باڵ و مناڵی بدەم. ماوەساکان تێ ئەگەن لەوەی کە نهێنی و سری سەرکەوتنی سەعیدی نورسی بوون بە بەدیع زەمانی بریتە لەو حەڵال خۆری کە دایک و باوکی پێ عەتاءەکە. ماوەسا سەعیدی نورسی جیاوازێکی زۆر سەیری هەیە لە هەموو مامۆساکانی تر جیاواز.
ئەویش ئەوەیە لە دوای 14 ساڵیەوە دەسەکە بە علومە دنیاویەکان لە کیمیا و لە فیزیا و لە ئەحیا و لەو علومانەی تر کە هەندێک فەرموویانە ئێستا لە پەیامەکانی نووری ئەوە بە 100 جۆر زانست خەڵک ئەتوانێت زانست لە پەیامەکانی ئەو دەربێنێ کە ئەمە تەفەوقی ئەو ئەگەیەنێ لە زمانی خۆیە. ماسە سعیدی نورسی کە مناڵە خەوێک ئەبینێ ئەم خەوە ڕای ئەچڵەکێنێ هەموو حیاتی بە دەوری ئەو خەوە ئەسوڕێت. ئەفەرمێ لە خەوما بینیم کێوێکی زۆر گەورە قورئانی پیرۆز لەسەر کێوەکە لەپڕ کێوەکە هەپرون بوو ڕووخا بوو بە تەپوتۆز ئەڵێ زۆر خەمی قورئانەکەم بوو لە خەوەکەمە هەستم ئەکرد ئەبێ قورئانەکە چی لێ هاتوێ ئەم کێوە گەورە ڕووخا ئەویشی لەسەرە ئەڵێ کاتێک کە تەپوتۆز نیشتەوە سێرم کرد قورئانەکە لە شوێنی خۆیەتی تێگەیشتم کە خلافەتی ئیسلامی مسلمانان ئەڕوخێت و ئەڕوات و نامێنێ مسلمانان کێوی گەورەی خلافەتیان لەدەست ئەدەن بەڵام قورئانیان لە شوێنی خۆیانە ئەمێنێتەوە لە دەستی نادەن. بۆیە کاتێک وەزیری مستعمەراتی بەریتانیا غلادستۆن ئەڵێ وەڵاهی ئێمە دەرەقەتی ئومەتی ئیسلامی ناین مادام هذا القرآن بيد المسلمين مادام أم قرآن لدسي مسلمان أبي أخوة أما درقتي الناين أبي إيش كين إما حناتو أن الحكم كين بسريانا فلن نستطيع أن نحكم حكم طواتي من بسر مسلمان أبي ناكري إلا أبي إزالة أم قرآن كين القرآن ينتيان نهيلين أو نقطع صلة المسلمين به يان أبي بيوندي مسلمان لقى القرآن وبسريني هيونديان نهلين لقى القرآن إن جاءت وأن نزال من بسريانا موسى سعيد نورسي كأم كلمة بيس فرموي لأبرهنن للعالم بأن القرآن شمس معنوية فرموي من برهان بلقائه موبهم جهان كقرآن خوريكي معنوية كزنات وأنا نوركي بكجينته لدسي إنسان كان النية مسلمانان هرهم ولا سرزياب فوتين قرآن ونوري قرآن لشويني خويا أمانته شون همو كيوي بن قرآن روخا وقرآن لشويني خويا ما يوبهمان شواز موسى سعيد نورسي لروي زانستوا زور هولي داوا لأنه كردية كان زماني كردي ومدرسي كردي بمينته زور هولي داوا موسى نورسي دو بابتي زور جرنجي زانستو علومي ديني لقال علومي دنيوي تيكال بكري لناو جامعة ومدرسية كبناوي زهراء لزماني سلطان عبد الحميد وهولي داو بويد استبرنبو ديارة رأيك زور تايبتي هي لما أفرمي أم علوم الدينيانيك إما إخوانين وخريك أبين ضياء القلب أما الروشناي دلا علومي دنيويش نوري عقلا پێویستە هەردووکیان پێکەوە کۆ بنەوە ئەگەر تێکەڵیان کەین حەقیقەتی ئیسلام دەرئەکەوێت هەموو کاتێ حەقیقەتێکی زانستی لەگەڵ حەقیقەتی ئیسلامەوە وەکو یەک لەوە ئەچێت تەجروبەی زانستی پێچەوانەی دین بێ بەڵام کە گەیشتە حەقیقەتی علمی ئەگاتە حەقیقەتی دین بەڵام ئەگەر ئەم دوانەمان لە یەک جیاکردنەوە ئەگەر دین لە علم جیاکەینەوە تەعەسوب دروسە بێ بچووک ئەبینەوە دنیاداریمان خەڵک ئەیبا خەڵک تەحەکومی دنیامان ئەکاو ئێمەش لە مزگەوت خەریکی اختلافاتە بین لەگەڵ یەکترا ئەگەر بێت و علمی دنیاش لە دین جیاکەینەوە ئەو کاتە شوبهاتێکی زۆر گەورە لەناو خەڵکا دروسە بێ و فێڵ و تەڵەکە و خراپەکاری دروسە بێ. ماسە سعیدی نورسی دوو حیاتی بەسەر برد هەندێکە فەرمون سێ حیاتی بەسەر ناوی خۆی لێنا سعیدی قەدیم و سعیدی جەدید هەندێک لە حیاتی خۆی بە سعیدی قەدیم دانا کە لە سعیدی قەدیمە وردە وردە بینی چۆن خلافەتی ئیسلامی ڕووخا. ماسە سعیدی نورسی کەسێک نەبوو تەنها لە مزگەوتا بێ بەڵکو لە جەنگی ڕووسا بەشداری کرد بریندار کرا گیرا دەستەبەر کرا دواتر ڕزگاری بوو لە مەیدانی جیهادا بوو لە مەیدانی علما بوو لە مەیدانی سیاسەتا بوو سعیدی قەدیمی بەجێهێشت و ڕووی کردە سعیدی جەدید بڕیاریدا مادام قورئان شەمسێکی معنەوی بێت و ئەستێرەیەکی پرشنگدار بێت و خۆرێکی معنەوی بێ لەسەر زەویە خزمەتی قورئان بۆیە 130 پەیامی نووسی لە خزمەتی قورئانە لەژێر سێبەری قورئانە هەموو حیاتی خۆی بۆ ئینقاذی ئیمان سەرف کرد هات عەقیدەی ئیسلامی گۆڕانکاری بەسەرا هێنا
لعقيديك وشكي فلسفي عقلية كردي عقيديك پروردەی ئیمانی جوڵاو لەنا مسلمانانە کە ئەمە خاڵێکی زۆر گەورەیە زۆر کاتێکێک لە گرفتەکانی گەنج ئەوەیە کە کتوبی زۆری عقیدە ئەخوێنێت و دانامەزرێ هۆکارەکەی ئەوەیە بەشە فەلسەفیەکەی عقیدە ئەخوێنێ بەشە ڕۆحی و قووەتە هێزەکەی ناخوێنێ تەزکیە و تەربیە لە زیهنی مامۆستا سەعیدی نوورسیا بەرهەم و بەرووبوومی عقیدەی ئیسلامی بۆیە ئەگەر عقیدەی ئیسلامی بخوێنیت و بەرووبوومەکەی نەداوەکو وایە دارێکی زڕ نێژرابێ پێویستمان بە بەری درەختی ئیمانەکە کتێبێکی بەو ناوەوە بخوێنەوە تاوەکو لەو مەفهومە جوانەی مامۆستا سەعیدی نوورسی تێبگەیت لە سەعیدی جەدیدە هەموو حەیاتی بریتی بوو لە ناڕەحەتی لە ناو سجنە عەزیەتدان ئازاردان خستنە بەردەمی پلە و پۆست و شتی دونیەوی واسهێنان لە هەر هەمووی تەنانەت وازی هێنا لە ژنهێنانیش بڕیاریدا هەموو ژیانی خۆی لە پێناوی دەعوە و بانگەوازەکەیە بەسەر بکات لە پێناوی خزمەتی ئیمان و قورئانە بەسەر بەرێ بۆیە لە مەدرسەی یوسفیا لە ناو سجنەکانە یەک لە دوای یەک و بە هەموو شارەکانی تورکیا و ویلایەتەکانیە مامۆسا کۆمەڵی حەقیقەتی ئیمانی چەسپان کە ئینسانی مسلمان ئەبێ بە نەظەرێکی ئیمانی سێری کەونکە نەک بە نەظەرێکی سادەی مادی نەظەری مادی و ئیمانی چۆنە ئێمە هەومانە چینە سەفرە و سیاحەت ئەم شوێنەشمان شوێنێکی سەفرە و سیاحەت لە سەفرە و سیاحەتە سێبەری دارێکی نازدار ئەبینین گوڵێکی جوان ئەبینین ئاوێکی هەڵقوڵاوی نازدار ئەبینین هێمنی و هادیی ئەبینین ئاوازەکانی طەبیعەت بە گوێمانە ئەزرنگێتەوە لە خوڕەی ئاوێک و لە دەنگی تەیرێک و هەتا دوایی هەموو ئەمانە سەرنجی ئێمە ڕائەکێشن هەمومان بەلامانەوە جوانە مامۆستای نوورسی فێرت ئەکا کە سەیری ئەمانە مەکە سەیری ئەو دەستە معنەویەکە کە ڕەب العالەمین ئەمانەی بۆ تۆ خەڵق کردووە ئەی ئینسان تۆشی لە پێناوی عەبدایەتیە دروست کرد فێرت ئەکا کە نوێژت کرد لە شوێنێکە وا مەزانە تۆ بە تەنهایی بزانە هەموو گێتی و بوونەوەر لەگەڵ تۆیە نوێژەکات و تاعەتەکە کە خەیر و سەدەقەیەکت کرد با زۆر بە پەنهان و شاراوەیی بیکەی دڵنیا بە ئەم دەستەی خۆت کە زۆر شاردووتەوە تایە ئەو شتێک کە کردوتە بەخێر لە قیامەتە ئاشکراتەکات و شاهیدیت بۆ ئەدا لە بەردەم ڕەب العالەمینە نەزڕەیەک بۆ تۆ دروستەکە هەموو لەحظەیە تۆ لەگەڵ خوایە بی خودا ببینی چاوەکانت بکرێتەوە مامۆستا سەعیدی نوورسی پێت ئەڵێ کە کەسێکت لێ مرد و وتت ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون ئەزانی معناکەی چی ڕات ئەگرێ لەسەر ئەمە بە زمان مەڵێ تێبگە بزانە کە ئەڵێ ئینا لله کە ئەڵێ من مڵکی خوام تێبگە مڵکبوونی خوا یعنی چی یعنی هەناسەکانم یعنی ژیانم یعنی مردنم یعنی هەموو چرکەیەکی ژیانی من لە پێناوی خوایە سەرەفێ بێ و بۆ خوا جەل جەلالوه سەرفە بێ کاتێک ئەڵێ وئنا إليه راجعون ئێمە بۆ لای ئەو ئەگەڕێنەوە ئیتر مەترسە لە مردنت مەترسە لە نەخۆشیت مەترسە لە فەقیریت مەترسە هەمووی ئەمرێکی ئیلاهی پەروەردگارە تۆ خۆت خاوەنی خۆت نیت ئەوە هەرچیت پێ عەتاءەکە پێت عەتاءەکە هەرچیت لێ وەرئەگرێتەوە لێت وەرئەگرێتەوە لەم ڕۆژانە ڤیدیۆیەکم بینیم کەلیمەی مامۆستای نوورسیم بیرکەوتەوە ئەگەر هەر یەکێک لە ئێمە بێنە زیهنی خۆت ئەگەر کەسێک بێنن ڕووتی کەنەوە هەمومان فرمێسێک بە چاومانایەتە خوارەوە کە ئەیبینین کەسێک زوڵمی لێ ئەکرێ جلەکانی خۆی ڕووتی ئەکەنەوە لە جلەکانی ئەیانە جلەکانی ببەن یا بیسووتێنن بەڵام من ڤیدیۆیەکم بینی جلی کەسێکیان لا ئەبر زۆر دڵم پێ خۆش کەسێکی بەخشرا و کەم عەقڵ چەند گەنجێکی جوانی موسڵمانی دیندار هاتن جلی کەسێکی بەخشراویان لێ کردەوە زۆر دڵم خۆش بوو کە جلەکانیان لێ کردەوە چونکە یەقینم هەبوو جلی تازەی لەبەرەکە زۆر کەیفم پێ هات کە تەواوی جلەکانیان لابرد و سووتانیان زۆر کەیفم پێ هات کە شۆردیان ئەگەرچی ئەو مقاومەیە کرد و حەزی نەئەکرد زۆر دڵم خۆش بوو کە جلی نوێیان لەبەر کرد نوورسی فێری ئەمەت ئەکا لەسەر زەویە هەر موسیبەتێ ڕووی تێکردی ئاوا سەیری کە سەیری بکە کە ئەمە ڕەب العالەمین بڕیاری داوە ئەمەد لێ لابەرێ خراپە بۆ تۆ شتێکی تری باشتر لە جێی ئەوە دابنێ ئەم نەزەرە تەفاؤلیە جوانە لە لای نوورسی فێری ئەبی کە بەشێکە لە عەقیدەی ئیسلامی
مامۆستا سەعیدی نورسی گەورەترین زانایە لە جیهانی ئیسلامیە لە ڕووی نمونەهێنانەوە. کەس نییە وەکو ئەو کەون و گەردوون هەر هەمووی بکاتە تەسبیحێک و تەسلیمی تۆی بکات و هەمووی بهۆنێتەوە. بۆیە سێرەکەی لە بەردەم مێشێکە ئەو ئەوەستێ، ئێمە مێشێک ئەبینین و ئەڕوات دەری ئەەکەین و یێتەوە. مامۆستا سەعیدی نورسی دیقەتی ئەدا و لە بەردەمیان ڕائەمێنێ ئەبینێ ئەم مێشە دەستنوێژەگرێ، دەموچاوی ئەشوا، قۆڵی ئەشوا، قاچی ئەشوا، هەمیشە مێژ لە ناو پیسایە ئەفەرمێ یەک پیسی پێوە دیار نییە. واللهی ئەی ئیماندار، ئەهلی مزگەوت بووی، ئەهلی دەستنوێژ بووی، گوناهە زۆر بوو، مادام ئەهلی دەستنوێژی یەک گوناهە بەخۆتەوە ناگری وەکو ئەو مێشە. کەستان مێشێکی بینیەوە پیسی. نورسی ئەفەرمێ ئەو هۆکارەکەی ئەوەیە کە بەردەوام دەستنوێژەگرێ. ئەی موسڵمان، دەتۆ دەستنوێژی دەرەوەت بگرە، دەستنوێژی مەعنا و ناوەت بگرە، دڵت دەستنوێژ با بگرێ، پاچی کەرەوە دەرەوە و ناوەت. نورسیە فێرمان ئەکات ئەفەرمێ ئێمە دەرەوەمان زۆر جوانە، ناوەمان گەنیوە. ئەڵێ بێنە پێشاوی خۆتان ئەیوب عەلەیهی السەلام، هەموو لاشەی بۆتە برین و زەحمەت، بەڵام دڵێکی ساغی هەیە لە ناوەوە. ئەڵێ ئێمە ڕەک ئەیوبین بەعەکسەوە، دەرەوەمان ساغ، ناوەمان گەنیوە، ئەبێت جەنگی ناوەوە جیهادی نەفسکەین هەتاوەکو سەرفرازە بین. نورسیە سەرنجت ڕاکێشە بۆ هەر کەلیمەیەکە وتوتە ڕاتەگرێ. بە قوتابەکانی ئەڵێت هەمووتان نەزەرتان ئەوهایە کە سەگ زۆر بە وەفا و پشیلە بێ وەفا، لای ئێمە شەروەهایە. ئەفەرمێ نا، تێگەیشتنی سەگ بۆ ژیان و لەگەڵ پشیلە بۆ ژیان دوو شێوازی جیاوازە. پشیلە دەستی تۆ نابینێ، کە تۆ شتێکی ئەدەیتێ ئەو پشتەوە ئەبینە ڕەب العالەمین ئەبینێ، بۆیە تەنها میاوێک و سوپاسێکت ئەکا، بەڵام سەگ دەستی تۆ ئەبینێ، بۆیە ئەم هەموو حەپە حەپە ئەکا بە دەورتەوە. ئەفەرمێ سیفەتی پشیلەتان هەبێ کە ڕزقێکتان بۆ هات، وا تەسەوور مەکە ئەم کەسە هێناوێتی، سوپاسی کە، دەستخۆشی لێکە، بەڵام بزانە ڕازقی حەقیقی بریتێ لە خوا جەل جەلالوه. ئەفەرمێ ئەو مەسەلە مەشهورەی کە پشیلە بێوەفایە و سپڵەیە بەو کەیفیەتە نییە، بەڵکو بەعەکسەوە. ئەگەر بەم مەشهەدە بێنە پێش چاوی خۆمان، ئەگەر کەسێ بچێ مەعاش وەرگرێ، دەستی مۆزەفەکە ماچکە، حکومەتی لەبیر بچێتەوە، ئەڵێن کەسێکی نەزانە. ئەگەر کەسێک بوو بە سەبەبی ڕزقی تۆ، هەر ئەوەندە سوپاسێکم کە کارەکەی خۆی ڕائەپەڕێنێ، دەستی حەقیقی ڕەب العالەمین ئەبێ لە ڕزقا ببینی، لە بەڵا و موسیبەتا ببینی، لە نیعەمە زۆرەکانی خۆیە بەسەرتەوە ببینی. طەبیبێک ئەبینی ئەبێتە هۆکاری شیفا و دەوایەک ئەبینی. ئەمە لە عەقیدەی ئیسلامیە ئەگەر تۆ وابزانی ئەم دەوایە شافی تۆیە، عەقیدەتدا نەمەزراوە، ئەبێ شافی حەقیقی ببینی کە خۆیە جەل جەلالوه. سەعیدی نورسی حەضارەتی غەربی زۆر جوان ناسیوە، زۆر بە باشی دیراسەی کردووە. ئەفەرمێ ئەم حەضارەتە غەربیە ئیمانی بە قووەت هەیە، ئیمانی بە حەق نییە، سەدان جار حەق پێشێلەکە لە شوێنە مافی مرۆڤەدا و لە شوێنە نایدا. گرنگ بەلایەوە بەهێزبوونە، هەوڵ ئەدا هەموو وڵاتی هەوڵی ئەوەدا بەهێزترین بێ، لە ڕووی تەقەمەنی، لە ڕووی تەسنیعی عەسکەری، لە هەموو ڕووەکان. هەموو شعاراتانەی بەرزی ئەکاتەوە درۆکە، ئللا ئومەتی ئیسلامی و حەضارەی ئیسلامی نەبێ کە ئەوێ حەق سەرکەوێ وەلەو لای کافریش بێ. بۆیە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ خوا دەوڵەتی کافر ئەگەر عادل بێ عەدالەت جێبەجێکە نەسڕەتی ئەدات، دەوڵەتی موسڵمان عەدالەتی تیانە بێ خوا زەلیلیەکە. ئەفەرمێ ئەم حەضارەتی غەربە هەرچی فەزیلەت و چاکەیە لەناو ئومەتی ئیسلامیە پێشێلیەکە. دەستورەکەی نظامەکە کە دانراوە هەمووی لێکدانە لە یەکتر، تەعاون نییە، هاوکاری یەکتر نییە. هیچ دەوڵەتی حەز ناکە دەوڵەتەکەی تر، هیچ قەومێتی حەز ناکە قەومێتەکەی تر، ئەمە هەمووی دەستی غەربە. ئەفەرمێ ئومەتی ئیسلامی دەستی تەعاونی هەیە حتا لەگەڵ کافرانیشە، کافر و بێدینیشە دەستی تەعاون حەضارەتی ئیسلامی ڕائەکێشێ، نەک دەستی تەزادم و تەصادم و لێدان و بڕینی یەکتر. ئەفەرمێ حەضارەتی غەربی لەسەر مغریات هاند ئەدا، ئەنواعشت لە پێش چاوت شیرین ئەکات و ناشت دات. چۆن کەسێک برسیکەی تونیکەی بخێتە سەر سفرەیەکی جوان و پێشی نەدەی، چی لێ ئەکەی؟ ئینسانیەت ئاوا لێ ئەکا غەرب. حەضارەتی غەربی بەرەو ئەوەت ئەبا تەسەوور کە ئەمڕۆ هەموو خەڵکی ئەم هەموو کەماڵیاتەی ژیان ئەدرێتە پێش چاوی،
بەڵام هەمووشی لێ وەرئەگیرێت نابێتە صاحبی هیچ شتێک هەموو شتێکی لێ ئەسەندرێ ئەم هەموو جوانەی پیشان ئەدرێ لە دوایشان نەتیجە هیچ شتێکی پێ عەتا نەکراوە کرێچی بووە لەم دنیایە صاحبی هیچ شتێک نەبووە حەزارەتی غەربی ویستوێتی لە سەرەتاوە مرۆڤ ڕزگارکە بەڵام مرۆڤی کردوتە کرێچی مرۆڤی نەتوانیوە ڕزگارکە ئەفەرمێ ئەم حەضارەتە ئەم مەدەنیەتەی ئەمڕۆ لەسەر خەباثەت بنیاتی نراوە بۆیە هەمیشە زەڕەرێکی زۆر بەر ئینسانەکان ئەکەوێت بۆیە ئەفەرمێ لە نەظەری شەریعەتە ئەم حەضارەتەی کە هجوومەکاتە سەر عالەمی ئیسلامی مەرفوضە هەموو سەیئاتەکانی ئەگەر دیقەت بدەین لەگەڵ حەسەناتە بەراوردیکەین ئەوەندە سەیئاتی زۆرە حەسەناتەکانی سیر ناکرێت خەڵک هەر هەمووی لە 180 تووشی فەقیری و نەدامەت و شەقاءەکە لە 110 ئەخاتە حاڵەتێکی زۆر دەوڵەمەنی لە 110 تریشی لەو نێوانە ئەهێڵێتەوە ئیتر لە 180 خەڵکی لەکوێ ئەم حەزارەتە بەرپا بوو فەقیر و لات و داماو ئەبێ ئەیهێنێتە سەر سفرە و نانی ناداتی مامۆستا سەعیدی نورسی ژیانێکی پڕ میحنەتی بەسەر برد بەڵام لە خزمەتی دینە لە خزمەتی دەعوە و بانگەوازە نورێک بوو لە کوردستانی تورکیاوە سەری گرت دەستی پێکرد زۆرێکن ئەو زانانەی بەرهەمی کارەکەی خۆیان نابینن لە دوای خۆیان ئەیبینن بەڵام ئینقاذی ئیمانی ئومەتێکی کرد پەیامەکانی نور بە چەندین زمان هەموو بڵاو کرایەوە خەڵکێکی زۆر سوودی لێ وەرگرت لە ئەمڕۆی هەجەماتی شوبهات و شەهەواتە بڕۆ خزمەتی پەیامەکان جا بزانە لە چ قەڵایەکی پۆڵاینایی اینجا ئەزانی کە لە خزمەتی پەیامەکانە ئەوەستی بچووکی کوفرت بۆ دەرەکەوێت گەورەی ئومەتی ئیسلامی تێ ئەگەی ئەبینی ئەو شوبهات و شەهەواتانەی کە دروستی ئەکای عەلام زۆر لاواسترە لە ماڵی جاڵجاڵۆکە لەوێ حەقیقەتی ئیمان ئەناسیت و ئەزانی ئینسان ئەبێ ئەم کات و سات و وەقتەی خۆی لە خزمەتی چی و چیا سەرفکا و چۆن کۆتایی بە ژیانی بێن خوای گیان ئەم چەند ساتێ عومرمان لە خزمەتی ئەم کەڵە پیاوە گەورە کوردەیە بەسەر برد داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت دەرەجاتی عالی کە لە حوزوری خۆتە یا رب العالمین خوای گیان لەسەر جەم گوناهەکانمان ببورە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و بەزەی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە یا رب العالمین لە گوناهی دایک و باوکمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئەم مسلمانانە ڕویان کردە ئەم ماڵەی تۆ خۆت شاهیدی یا ئیلاهی ئەمانە سەری سوژدە نەوی ناکەن بۆ تۆ نەبێ ڕکوع نابن بۆ تۆ نەبێ دەستی زەلیلی دوعا بەرز ناکەنەوە بۆ تۆ نەبێ یا ئیلاهی هاتوونەتە ماڵەکەی تۆ داوایان هەیە رب العالمین دڵیان پڕە لە داوا یا ئەکرەم الئەکرەمین خوای دوعاکانیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار وشوي سكام موسى سعيد نورسي ينجع على المفرق وركاك جهاني إسلامي قر فخرش بوكرا وينشا على المكرداك خزمته فرق ورو أمتي إسلاميش كردن وهول فرق ورجدان كإيمان وخلق رزقار كرو وهركز خزمته بيا مكان نوري نبو حتما إيمانش بارزريان ورزقارش بون تايبت شي رونا فرهر معنا بيا مكان نوري هنا كخزمت شان نبي مي بيبر ولا كردو گنجي ودروس كردو گنجي صوصي رسالة وبيامج نويسينه بيام نورينه فريج الرسالة كان الحمد لله هي چندين زوانا ترجمة كرينه بعربي هنه بسوراني هنه بفروز وانا كا دنيا ترجمة كرينه سبحان رب العالمين كرمه كبيا كم جاري يوجد كتابة كما وصى سعيد نورسي بزواني شيرين وهورامي ترجمة كريان كاكتب نازارنا بنامه كلمة قولانكي كلمة قولانكي هشت راز الشنن هشت حكايات الشنن هشت باسفر بقوة الشنن
کە بە نامەوە پێیوەجە ڕەفیقەکەش نووسێنێش بیان پێی کتێبە نازارەیە فرە زەڕورمانەپانەی هەم فێمەوەما فێر و زوان و هەورامی کەرمەوە بە وانایشو هەم خزمەت و کەلیماتەکە مامۆسای نورینی نەبیمێ هەتا دڵەکەمان نورێنێ بە کۆمەڵی گەنجی کتێبەشە ئاردەن ئارۆ مزگینە بەرەو عەرزشکەرە هەر کەسی حەزش بە نەکرد یانەکەشە نەبوو هەم بۆ بە بەرەکەت ئینشاءڵڵا هەم زاڕۆڵەکە وردە وردە فێر و وانایۆ هەورامی بە ئێمە بەڕاستینە هەورامان وێمانە فرە ئینامێ دماوە مەسەلەی وانایۆ هەورامینە ضرورمانە خزمەت و وانایۆ نەبینمێ بیمێ هەتا ڕەب العالەمین بەرەو خەیری ماوە نەکەرەوە گەشە و زوانەکەما دەست بە نەکەرەوە ئەگەر گەرەک تا بزانی کە ئیمان چ نعمەت و سەعادەتێوەش چەنەن پێی ئینسانی تەماشەکردەی هەریوجە ئیماندارە و غێر و ئایشایج پێی بوونەوەری چەنینە نەماکردە و تاعەت و خوای چ سەعادەتێوە خەڵات و ئینسانی مکەرە سەرڕاستی و مامەڵە چەنی خوای گەورەی چن نەقازانجش چەنن پێیمە ئیمان بەخوای و بە ئاخرەتی گرد و لوک و مەتەڵەکە ئی گەردوونێتە پێ مکەراوە سەرفرازی دنیا و ئاخرەتی پێمارە دەی پێی زانایی ئی گرد و بابەتە ئی کتێبە نازارەیە وانە خوایەگیان داواوە نەکەرمێ نور و بەرەکەت و ڕەحمەت و سەر و مامۆسای گەورەی مارە مجە و داواوە نەکەرمێ ئێمەش دڵ و دەروونمان پڕ نور و بەرەکەت کرد وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته ولا عيبا إلا سترته ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيته ولا عاصيا إلا هديته ولا شابا إلا أصلحته ولا أسيرا إلا فرجته ولا مجاهدا في سبيلك إلا نصرته آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة